من ناوم مەلا عەلی سێڵاوە ساڵی 1350 هەتاوی لە گەڕەکی چاچیناوەی شاری شنۆ لە پارێزگای ورمێ لە بنەماڵەیەکی ئاینی و نیشتیمان پەروەر و مامناوەند لەدایک بوو. کاتێککە تەمەنم گەیشتە ئەو ئاسەکە بچم بۆ قوتابخانە، منیان ڕەوانەی قوتابخانەکانی شاری شنۆ کرد و تا پۆلی سێی ناوەندی لە قوتابخانەکانی داچیناوێ و شنۆ خوێندنم ئیدامەدا. لە ساڵی 1366 هەتاوی هاوتا لەگەڵ خوێندنی وانە زانستیەکان لە قوتابخانەکانی ئەو شارە لە حوجرەکانی شنۆ و دەوروبەریش خەریکی خوێندنی وانەی ئاینی بوو. واتە هەمزەمان هەم وانەی ئاینیم دەخوێن و هەم زانستی تەجروبی لە قوتابخانەکان. هەستی نیشتیمان پەروەری و کوردایەتی بەتایبەتە و کاتێکە حیزبی دموکراتی کوردستانی ئێران بڕەوەکی یەکجار زۆری هەبوو لە ناوچەکەمان بەتایبەت لە شاری شنۆدا، منیش تێکەڵاوی ئەو هەستە پاکە بووم و عشق و ئەوینی کوردایەتی و نیشتیمان پەروەری و ڕێبازی دموکرات هانی دام کە منیش سایلی تەواوی ئەو لاوە شۆڕژێر و خوێنگەرمانە دەست بکەم بە خەبات و بربەرەکانی لەگەڵ کۆماری دژە مرۆیی ئێران. هەر بۆیە لە ساڵی 1368 هەتاوی خوێندنم واز لێ هێنا هەم لە قوتابخانە و هەم لە حوجرە تێکەڵ بە ڕێبازی پڕلەشکۆی حیزبی دموکرات و پێشمەرگە قارەمانەکانی حیزب بووم لە هێزی چێلەشینی ئەو کاتی سازماندرام. ماوەی ساڵێک و خوردەیەک تقریبان ساڵێک و 2 مانگ وەک پێشمەرگە لە هێزی چێلەشین فعالیەتی پێشمەرگایەتی خۆم دەست پێکرد. پاشان بەهۆی زەرورەت و ناچاری گەڕامەوە ناوخۆ بۆ بەردەوامبوون و ئیدامەدان لەسەر خوێندنەکانم. دیارە ڕژیم ڕێگەی نەدام کە لە قوتابخانەکاندا بەردەوام بم لە خوێندن و تەحسیل و وەرگرتنی زانست. ناچار بووم تەنیا لە حوجرەکاندا خوێندنەکەم ئیدامەدا، ئەگەرچی پەروەندەی من مەختومە ببوو لەلایەن کۆماری ئیسلامیەوە و ڕێگان نەدەدام کە زۆر بە ئاسایی و بە ئاسانی لە مزگەوتەکانی منتەقا و لە حوجرەکانی منتەقا هەرچی مەلایەتی و مامۆستایەتی بەجێبگێنم، بەڵام بە پاڵپشتی خەڵک لە ساڵی 1373دا کۆتاییم بە وانەی ئاینی هێنەوە ئیجازە نامەی مەعمولی و کات ئیجازە نامە سونەتیم لە خزمەت پایەبەرز و زانای گەلەکەمان جەنابی مامۆستا مەلا ڕەشیدی بورهانی کە ئەو کات خۆتبە خوێن و پێشنوێژی مزگەوتی قایری منتەقەی مەرگەوەڕ بوو. ئیجازە نامەی مەلایەتی وەرگرت و زۆربەی زانستەکانیشم لە خزمەت مامۆستا مەلا قادر سعیدی محەسل کە ئوستادم بوو، ئوستادش پایەبەرز بوو، جێگای بەهەشتی بەرین بێ ئینشاءالله تعالی خوێند و لە خولاسە لە ساڵی 73 زانستە ئاینیەکانم تەواو کرد و بووم بە مەلاوە ئیجازە نامەم وەرگرت. ژیانی هاوسەرگیریم لە ساڵی 1369 دیارە دەست پێ کرد و ئێستاکانە من 2 خێزانم هەیە و 6 منداڵم هەیە. لە ساڵی 1391 بەداخەوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ئاشکرا بووم، دەست بەسەر کرام و ماوەیەکی ئەشکەنجە درام. هەر بۆیە بە ناچاری ساڵی 1391 هەتاوی ڕۆژهەڵاتم بەرەو باشوور بەجێهێشت و ئێستا لە باشووری کوردستان لە ناوڕێزەکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێراندا خەریکی
ژیان و خەباتی خۆمە. جەنابتان وەکو مامۆستایەکی ئاینی لەسەر مەسئلەی ئاین و نەتەوە چۆن دەڕوانن؟ بێگومان ئاین بابەتێکی ڕوحانیە، بابەتێکی معنەویە و بابەتێکی اختیاریە کە الله جەل جەلالوه وەکو ڕەحم و بەزەیەک بەسەر بەندەگانیدا بەسەر کۆمەلگای بەشەریەتدا دەینێرێ و اختیاریە کەسێکە قبوڵی ئەو ئاینە بکات یا نەیکات. ئاین تێکەڵاوی بینی تاک و خوددایە، ئاین پەیوەندی و ئۆلفەت لە نێوان تاک و خوددایە. پەیوەندی من لەگەڵ خوددا هیچ بایخێک یا گرنگێشی نییە لەگەڵ من و تاکێکی تر یا من و تاکێکی تر و الله جەل جەلالوه. ئەمە کار و کردەوە و باشی و خراپیەکانی منە کە خودای گەورە چۆنم لێ قبول دەکات، باش بم باشم لێ قبول دەکا، خراپ بم خراپم لێ وەردەگرێت. هیچ پەیوەندی بە دەور و بەرومەوە نییە و من و خوددا لە بەرامبەر ئەو ئاهد و پەیمانەیدا کە لەگەڵ الله تبارەکە و تەعالا بەستومە وەڵام دەرم، هیچ پەیوەندی بە خەڵکی دیکە نییە. بەڵام نەتەوە و نیشتیمان شتێکی ئیجباریە. من بەدەست خۆم نییە کە کوردم، بەدەست خۆم نییە کە لە کوردستاندا دەژیم. پێشەوەی کە بۆ خۆم هەر هەنگاوێکم هەبێ، هەر شتێکم هەبێ سەبارەت بەبوونی خۆم وەکو نەتەوەی کورد، ئەوە خودای گەورەیە دیاری کردووە کە من وەکو مەلاعەلی کورد لەدایک بم و لە شوێنەشی لە زێدەشی و لە نیشتمانشی بژیم کە پێی دەکوترێ کوردستان. کەواتە نەتەوەبوون شتێکی ئیجباریە، پڕاو پڕە لە تێکەڵاوی بینی تاکەکان، نەک لە بینی خوددا. پەیوەندی ئەسلەم دەتوانم بڵم بە خودداوە نییە. من لەگەڵ نەتەوەی خۆم چۆن بژیم هیچ پەیوەندێکی بە خودداوە نییە. من و ئەم و ئەو ئەوانی دیکە هەمووان پێکەوە دەتوانین نیشتیمانێک دروست بکەین کە هەر هەمومان وەکو یەک نەتەوە تێیدا بە ئەمنیەت و ئاسایشی خۆشگوزەرانیەوە بژی. ئەوە دەکەوێتەوە بەردەستی خۆمان، پەیوەندی بە تاک و خودداوە نییە. کەواتە دین شتێکی اختیاریە و نەتەوە و نیشتیمانی شتێکی ئیجباریە. بەڵام ئەم دوانە دەکرێت مکەمیلی یەکتریش بن. ئەو کەسانەی کە خاک و نیشتیمانی خۆیان خۆش دەوێت، ئەو کەسانەی کە بۆ نیشتیمان و نەتەوەی خۆیان تێدەکۆشن، خودای گەورە حەزی لێ و پێی خۆشە. ئەو کەسانەی کە هەوڵ دەدەن نیشتیمانیان سەرفراز بێ، سەرفرازی ئەو تاکە لە لای خودداش سەرفرازن، خودای گەورە خۆشی دەوێت. و ئەو کەسانەش کە بە دش بە خاک و نیشتیمانی خۆیان دەبن و پیان دەکوترێت جاش و پیان دەکوترێت خۆفرۆش، لای خودداس هەر سەرشۆڕ و ڕوڕەشن. چونکە کەسانێک کە لەلایەن لە لای خەڵکی خۆیان سەرشۆڕ و ڕوڕەش بن، بێگومان خودای گەورەش بە سەرشۆڕ و ڕوڕەش ناوێن دێنێت. کەواتە بە ئەمە ئەوەندەی بڵێن تێکەڵاوی دین و نەتەوە تێکەڵاویەکی دۆستانەیە، نەک تێکەڵاویەکی حەقیقی دەبێ هەمیشە هەبێ ئەگەر خلافی گوناحکاری یا تاوانباری. بەڵام ئەگەر چاکە بکەی، خودای گەورە حتمەن بۆت بە باشە حیسێب دەکا. بەڵام من و خوددا وەکو ئاین شتێکین و من و گەلەکەشم وەکو نەتەوە شتێکی تر. ئایا مامۆستا لە ئیسلامدا مافی نەتەوایەتی و چینایەتی و ڕەگەزیبوونی هەیە؟ ئیسلام لە قورئانی پیرۆزدا خوای تبارەک و تەعالا ئاماژە دەکات، دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. خوای گەورە ڕوو لە کۆمەڵگای بەشەریەت دەکات، مرۆڤایەتی دەکات، دەڵێ ئەی خەڵچینە، ئەی ئینسان بەگشتی من ئێوەم لە نێرە و مێچی خەڵق کرد، ئێوەم کرد بە تائیفە و قەبیلە و عەشیرە و نەتەوە تاکو یەکتر دەرک بکەن،
تاکو فەرهەنگ و کولتوری یەکتر دەرک بکەن و لە لای من کەسێک گەورەترە کە تەقوایی هەبێت، تەقوای زیاتر بێت. پەیوەندی ئێمە لەگەڵ خوددا، پەیوەندی نەتەوەکان لەگەڵ خوددا بەو معنایە نییە کە خودای گەورە نەتەوەیەک بەسەر نەتەوەکەی دیکەدا فەرز کردووە، نەتەوەیەکی بەسەر نەتەوەیەکی دیکەدا گەورە کردووە، یان لانی کەم هندێک حەق و حقوق و ئیمتیازاتی داوە بە نەتەوەیەکی نەیداوە بەوی دیکە. نا بەم شێوازە نییە. لای ئەڵڵاه تەبارەکە وتەعالا نەتەوەکان هەموو وەک یەکن، هەموو وەک یەک سەیر دەکرێت. کورد، تورک، عەرەب، فارس، هەر نەتەوەیەکی لەم جیهانە پانوبەرینەدا هەیە لە لای خودای تەبارەک وتەعالا بە یەک چاو سەیر دەکردن. ئەوە نییە بڵێن وەڵڵاهی فڵان نەتەوەیە تەبیعەتەن یا سروشتی خودای گەورە تەفڵیلی کردو و گەورەی کردو بەسەر نەتەوەکەی تکەدا، ئیلا بە تەقوا نەبێت. کوردێکی دووردەست ئەگەر تەقوای زیاتر هەبێ دەکرێت لە پادشای وڵاتێکی عەرەبی بۆ لێنا عەرەبستانی سعودیە کە مەکە و مەدینە ئەم دوو شارە شەریفەی لێنا گەورەتر بێ، چون بۆ تەقوای زیاترە، کەواتە معیار لای خودای تەبارەک وتەعالا لە گەورەی و تەفڵیلی نەتەوە تەقوایە نەکو خودی نەتەوەکە. بۆیە ئازادی گەل و نیشتیمان یەکێک لە خواستەکانی تەبارەکە وتەعالایە و پێخۆشە مرۆڤەکان هەمووی بە ئاشتی و بە ئازادی و بە برایەتی و حەقی وەک یەک بژین. شۆڕشی ژینە و پاڵپشتی زانایانی ئاینی کورد لەو شۆڕشە لە قوڵایی ئیسلامەوە بوو یانیش تەنیا خۆشەویستی نەتەوەی بوو کە مامۆستایانی ئاینی بوێرانە پاڵپشتی شۆڕشی ژنجیان ئازادیان کرد. الحەق مامۆستایانی ئاینی کورد بەعام و زۆرینەی مامۆستایانی ئاینی ئێران بە گشتی یان بڵێن بە تایبەتی بەلووت لە شۆڕشی ژیان ئازادیدا ڕۆڵێکی بەرچاویان جێرا و پاڵپشتی کارێکی بە وەجهی ئەم شۆڕشە پاک و بێگەردە بوو. ئەم پاڵپشتیە لە دوو سەرچاوە سەری هەڵداوە. یەکەم سەرچاوەی کە دەکرێت مامۆستایانی ئاینی پاڵپشتی ئەم شۆڕشە بن هەستی نەتەوایەتیە. بێگومان مامۆستای ئاینی جیاواز لەم خەڵکە نییە کە لە کوردستان دەژین، ڕۆڵەی ئەو گەلەن لەم گەلەن و ئێسک و پێست و خوێنیان کووردە و وەچی عەرزمکردن لە کوردستاندا دەژین، کوردن ناچارن بۆ کوردایەتی تێبکوشت. ئەمە یەکێک لە خاڵەکانتی. خاڵی دووەم مامۆستای ئاینی بەڕوانگەی ئاینیەوە کە خوای گەورە بەحث لە ئازادی ئینسانەکان دەکا، بەحث لە سەربەستی ئینسانەکان دەکا، بەحث لە عەداڵەت و دادپەروەری دەکا، بەحث لە دژایەتی زاڵم دەکا، بەحث لە پشتگیری مەزلوم دەکات. مامۆستای ئاینی موەزەفە بە پێی شەرعی ئیسلام و بە پێی ئەو قەواعیدەی کە بۆی دیاری کراوە جوڵە بکات. هەر ئەوە هانی دەدات کە لە ڕووی ئاینیشەوە جگەلەوەی کە لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی ئاینیشەوە پاڵپشتی ئەم شۆڕشەی ژینابێت و لە ئەم پاڵپشتێشدا لە ئەم خەباتەدا پێ بە پێی لاوانی کورد، کیژ و کوڕانی کورد مامۆستاش تێکەڵاو بووە، بادی قورسیشیداوە، دەیان مامۆستای ئاینی تووشی ئەشکەنجە و لێدان و سەزای دوور و درێژ هەتا ئەم ئەخیرە حکمی ئەعدام بۆ مامۆستای ئاینی بۆ مامۆستایەکی ئاینی بە نێوی مامۆستا مەلا محەممەدی خەزرنژاد مامۆستای ئاینی خەڵکی شاری بۆکان دەچوو کە بە خۆشیەوە بەهۆی پافشاری و یەکێتی و تەبایی خەڵکەکەمان چ لە ڕووی مەسەبیەوە چ لە ڕووی نەتەواتیەوە جەمهوری ئیسلامی ناچار بەوە کرد کە بە حکومەکەدا بێتەوە و حکمی ئیعدامەکەی لەسەر هەڵبجێت. ئەمە هەم نیشانە لەوەیە کە مامۆستایانی ئاینی ڕۆڵی ئەرێنیان هەبووە لە پاڵپشتیکردنی شۆڕشی ژیان ئازادیدا. ئەساسەن دین بۆ دەسەڵاتە؟ ئەم پرسیارە پرسیارێکی زۆر زۆر جەوهەریە، اختلافاتێکی دوور و درێژەیە لە نێو
زانایانی ئیسلامدا لە نێو کەیفە جۆرەکانی ئیسلامیدا لە نێو فکرە جیاوازەکانی ئیسلامیدا بەشێک لەسەر ئەو بڕوایانە کە دین کەوارد بووە بۆ دەسەڵات و حکوومەتداری بووە. بەشێکیش پیان وایە ئیجبار نییە کە دین دەسەڵات بکات. بەڵام من دەمەوێت تۆزێک شڕۆڤەی ئەم بابەتە بکەم کە ڕەنگە تۆزێک جیاواز بێ لە بیری کۆمەڵک لەو مامۆستایانە. ئەویش ئەوەیە بۆ کاروباری پەیوەندیدار بە نێوان تاک و خوددا فەرجعوه إلى الله ورسوله، گەڕانەوە بۆ لای خوددا و ڕەسوولی خوددایە. بەڵام بۆ کاری پەیوەندیدار بە کۆمەلگا بە حکوومەتداریدا وەمڕهم شوڕا بەینەهوما بە مەشوەرەتە، کەواتە ئەوەی کە پەیوەندی هەیە بە تاک و ئەڵڵا هەروەکو عەرزمکردن گەرانەوە بۆ لای ئەڵڵا و ڕەسوولی ئەڵڵا. بەڵام ئەوەی کە پەیوەندی هەیە بە حکوومەتداری و بە پێکەوە ژیان و بە چۆنیەتی هەڵسوڕاندنی کۆمەلگا وەمڕهم شوڕا بەینەهوم بە مەشوەرەتە، بە دەنجیرەکە نەگەڕانەوە بۆ لای ئەڵڵا بەتایبەت لە کاری حکوومەتیدا. نمونە پێغەمبەری ئیسلام لە شەڕی خەندەقی ڕزای خودای لەسەر بێ نەیفەرموو خوددا دەفەرمێ وا شەڕ بکەن، بەڵکو فەرمووی چ بکەیت. هەر بۆیە سەڵمانی فارسی ڕایەکی هەبوو وتی لە دەوری خۆمان لە دەوری شارەکەمان قەڵایەک لێ بدەین یا خەندەقێک لێ بدەین بۆەوەی کە پارێزرا بوون. ئەمە گەڕانەوە بۆ ڕای خەڵکی بوو. کەواتە ئەساسەن دین بۆ دەسەڵات نییە، دین بۆ ئەوەیە مرۆڤ خوددا بناسێت، واقعیەتی خۆی بناسێت وەکو مرۆڤێک و پەیوەندیەکی سۆزداری و پەیوەندیەکی پەیمانگوزاری لە نێوان خۆی خوددا دروست بکە کە یەک سری عیبادەتێکە لە قورئان و حەدیثدا ئاماژەی پێکراوە. ئەساسەن دین ئەسلەن لە بۆ دەسەڵات نەهاتووە و دەکرێت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کاتی لە نێو عەرەبدا بوو بە پێغەمبەر، عەرەب کە پیشا دەوڵەت بوون هێشتا دەوڵەتیان نەبوو، پێغەمبەریان هەڵبژار. ئەی ئەوەی کە دەفەرمێ یوبایعونەکە تحت الشەجەرە واتە ڕەعیان بە پێغەمبەریدا. پێغەمبەر نەیکرد خوددا ناردووە دەبی دەوڵەت بەم دەبی پادشای گۆ بوو، بەڵکو خەڵکەکە کوتیان یا ڕەسوول الله تۆ ئێستا دینت بۆ هێناوین پێویستە دەسەڵاتە چشمان هەبێ، حکوومەتی چشمان هەبێ، دەوڵەتە چشمان هەبێ بە نێوی دەوڵەتی ئیسلامی. هەرچەنەوە دەوڵەتی ئیسلامی و کاتی هاوشێوەی دەوڵەتی ئیسلامی ئێستا نەبوو. دەی باشە خەڵکەکە بەیعەتیان بە پێغەمبەری دا بە پەشێوەیەکی دموکراتیک. کەواتە دین ئەساسەن بۆ دەسەڵات نییە. ئەگەر پێغەمبەر لە نێو قەومی عەرەب کە پیشا دەوڵەت بوون نەبە بە پێغەمبەر بوو، نمونە لە نێو فارسەکان ببایە لە نێو ڕوومەکان باکە و دەمی دەوڵەتیان هەبوو ڕەنگ بوو پێغەمبەر تەبلیغاتی دینی خۆی بکرد بە هەروەکو قورئان دەفەرمێت وما أرسلناك إلا بلاغ مبين، تبلیغاتی خۆی دینی کرد بەڵام نەبا پێغەمبەر. وسایلی هەموو 124,000 پێغەمبەرە چەند پێغەمبەرێک کە دەسەڵاتیان هەبوو دەناوی دیکە هەمویان هەر تبلیغاتی دینی ئیسلامی کردەوە. پێغەمبەر تەنیا مەئموری گەیاندنی ئەم قورئانەیە بە کۆمەلگای بەشەریەت، نەک مەئموری ئەنجامدانی دەوڵەت. دەتوانێت دەوڵەت دروستکارۆک و درستی کرد لە پرۆسەیەکی دموکراتیکدا حکوومەتی دینی دەتوانێت خۆی هەڵبژێرێت و هەر لەو پرۆسە دموکراتیکەدا ئەگە دەنجی هێناوە دەتوانێت دەسەڵات بکات. بەڵام غێری ئەوە بڵین بە حکمی ئەوەی دینە و دەبێت حتمەن دەسەڵاتەکە دینی بێت وانە. لە دیندا ئەم شتە پێم خۆشە تۆزێک شی بکەمەوە چەند وەختی بەنامەکەتان کەمە ئەم باسا ساعتها تەحلیل و تەفسیر و شڕۆڤەی دەوێت. ئەساسەن هەر حکوومەتێک چ دینی چ غەیرە دینی ئەگەر عەداڵەت ئەنجام بدا دین قبوڵی دەکات. هەر حکوومەتێک عەداڵەت بکات دین قبوڵی دەکاتەوە، ڕەعی موسبەتی پێدەدات. چون پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ الملك يدوم على الكفر لكن لا يدوم على الظلم. دین حکوومەت لەسەر کوفر دەمێنێتەوە با کافریش بێ، بەڵام ئەگەر عادڵ بێ دادپەروەر بێ دەمێنێتەوە، بەڵام لەسەر زوڵم نامێنێتەوە وەلەو ئەو دەسەڵاتە ئیسلامیش بێت. کەواتە حکم و قاعیدە و قبوڵیەتی ئیسلام لەسەر دەسەڵات
عداڵەتە جا چه ئیسلامی بێ چ دینی بێت چ غەیرە دینی بێت. بۆیە ئەوەتان پێ بڵم ئەوانەی کە دەڵێن دەبێت حکمە دەوڵەتەکە هەر دەوڵەتەشی ئیسلامی بێ نەخێوانیە، دەکرێت دەوڵەتێکی غەیرە ئیسلامی بێ، دەکرێت دەوڵەتێکی سیکۆلار و ئەلمانی بێت، بەڵام عەداڵەت بکەوە ئیسلامیش هەڵ پشتی بکات و پێغەمبەر و ئاینی ئیسلامیش بۆ ئەوەی هاتوو مرۆڤ لە تاریکایی جەهل و نەفامی بەرەو یەکتاپەرستی ڕابکێشێت نەگەوە کە بێت دەسەڵاتیان بەسەر دەکات. جەنابتان وەک ئەندامی یەزەکە داهاتووی کورد وەک گەلێکی موسڵمان لە چوارچێوەی دەسەڵاتێکی سێکۆلاردا چۆن دەبینن؟ دەڵێ سەبارەت بە دەسەڵاتی سیکۆلار یا ئەلمانیە کە ئەوە دێکوترێم، محەممەد عەبدا ڕزای خودای لەسەر بێ یەکێک لە ئەندیشمەندانی ئاینی ئیسلامیە، یەکێک لە کەسەبەتوانەکانی جیهانی ئیسلامی و خەڵکی میسرە کە ئیخوانین مسلمین خۆی لەسەر تەفەکورە بەشێک لەسەر تەفەکوراتی محەممەد عەبدەی دروستکراوە، کاتی خۆی سەردانی ئوروپا دەکا کە سەیری دەسەڵاتەکانی وێ دەکا و سەیری خەڵکەکە دەکا، دەڵێ ئیسلامم بینی مسلمانم نەبینی، واتە ئەوانەی کە لە ئوروپادایان کە دە و عەداڵەتێکی لەوێ بوو دەسەڵاتە سکۆلارانە فەرمووی وەک دەوڵەت ئیسلامن، ئیسلامەوەی دەکا، بەڵام خەڵکەشی مسلمان نەبوون کە دەگەڕێتەوە دەڵێ مسلمانم بینی ئیسلامم نەبینی. لە وڵاتانی ئیسلامی و خەڵکی مسلمانە، بەڵام دەسەڵاتەکانی هیچ کامیان معنای دەسەڵاتی ئیسلامی نەبوون. کورد بە درێژایی مێژووەکەی خۆی دیندار بووە. من بە شانازیەوە ئەوەی دەڵم کورد یەکێک لەو گەلانە بووە لە سەرەتای پەیدایشیەوە تاکو ئێستا بێدین نەبووە، دیندار بووە، هەمیشە دینی هەبوو، دینهای جۆرا و جۆرجا بڵێن لە زەرتەشتەوەڕا ئەگە بڵێن دەست پێ بکەین لە میترایەوە دەست پێ بکەین، تاکو ئیسلام کورد هاواری لە بۆ خوددا بووە، ذاتی خودای ناسیوە، ڕووی بۆ خوددا بووە. کورد ئاتی ئیسم و دوور لە دین و دوور لە خوددا و خوددا ڕەتکەرەوە نەبووە، بەڵام کورد هیچ کات کێشەی ئاینیشی نەبووە، یعنی گەلێک نەبووە لە بەرامبەر دیندا شەڕ بکات و پێی وابێت کە دینە مەوجودیەتی کورد ژێر پێدەخات، بەڵکو باش زانێویتی حکوومەتهای غەیرەدینی و حکوومەتهای دینی با ئەبراز و ئەمرازی جۆرا و جۆر خەریکن مافی کورد پێشێر دەکەن. بۆ نمونام حکوومەتی شاهنشاهی حکوومەتێکی سکۆلار بوو، غەیرەدینی بوو، بەڵام مافی کوردی پێشێر دەکرد، کورد شۆڕشی خۆی هەرە بوو. حکوومەتی ئێستا حکوومەتێکی بەناو ئیسلامیە، خۆی بە نوێنەری خوا و پێغەمبەر دەزانێت لەسەر گۆی زەوی، بەڵام مافی کورد هەر پێشێر دەکا. کەواتە کورد ئاستی ڕۆشنبیری و فکری و ئاگاهی ئەو گەلە زۆر لەوە لەسەرترا کە لە بەبینینی وەها حکوومەتێکی دیکتاتۆر و توتالیتێر دژایەتی دین بکە و کێشەی نییە. و لە ئایندەشدا کورد لەگەڵ بوونی دەوڵەتی سکۆلار یا دینی بەو مەرزێکەم ماف و ئازادیەکانی پێشێل دەکات کێشەی نییە. ئایندەی کورد لە ناو حکوومەتێکی سێکۆلاریشدا زۆر باش دەبینم کە کورد وەکو مرۆڤێکی ئایندار و پاک و ئازادی خواست لەگەڵ کۆمەلگای ئێرانی و جیهانیدا دەژیت. ڕۆڵی گەنجان لە خەباتی ڕەوای کورد چۆن دەبینن؟ پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم دەفەرمێ لاوەکان بازووی گەلن، بازووی دینن، چ لە ڕووی ئاینیەوە چ لە ڕووی نەتەوەییەوە ئەوەی بەلاو دەکردرێت بە خەڵکی دیکە ناکردێت. لاو گەنج چ لە کوڕ چ لە کشت سەرنوێشت سازن، ئەوانن دەتوانن ئایندەی خۆش، ئایندەی خۆشگوزەرانی، ئایندەی ڕووناک و دوا ڕۆژی پڕ لە شکۆ بۆ گەل دیاری بکەن لەگەڵ تەجروبەی بە ساڵات جوان و خەڵکانی پڕتەمەن. گەنجە دەتوانێت بە خەبات و بربەرەکاری هەم لە جیهانی علم و زانستدا و هەم لە جیهانی شەڕ و بربەرەکانیدا مافی ڕەوای گەلەکەی بەدی بێنێت. گەنجانن دەتوانن لە سەنگەری زانکۆ، لە سەنگەری قوتابخانە،
لە سەنگەری شەقام، لە سەنگەری حوجرا، لە سەنگەری خەبات و بربەرەکانی جۆرا و جۆردا دیفاع لە مەوجودیەتی گەلی کورد بکەن و هەر گەنجە دەتوانێت ئەم کوردە بگەێنێت باسێکە ئاڵا و بەیداخی لە سازمان یا ڕێکخراوەی نەتەوەی گرتوەکان بێت. بۆیە من پێم وایە دەبی بە هەمومانەوە هەم تەشویقیان بکەین، هەم پاڵپشتیان بین و هەم بڕواشمان ئەوە بێت کە گەنجی کورد شایستەی ئەوەیە کە حکوومەتێکی پڕ دموکرات و سکۆلار و سەروەری هەبێت. کاتێک داعش دەرکەوت کتێبێکتان نووسی لەسەر ناوی ئیسلام باشتر بناسن. ئامانجتان لە نووسینی ئەم کتێبە چی بوو؟ ئەو کاتێک کە داعش بە ناوی دەوڵەتی ئیسلامی شام و عێراق لە سووریەوە سەری هەڵدا، کۆمەڵک کردەوەی غەیرە ئینسانی دژەمرۆیی و غەیرە دینی نیشاندا. سەری دەبڕی، سەری خەڵکانەشی دەبڕی کە نوێژیان دەکرد، سەری خەڵکانەشیان دەبڕی کە شادە و ئیمانیان دێناشت، سەری خەڵکانەشیان دەبڕی کە تازە لە مزگەوتی هات بوونە دەرێ بێ بەزەیانە هەچی دەیگەشت دێ گەر باوەڕی بەوان نەبا سەری دەبڕین بە عینوانی دەوڵەتی ئیسلامی. من کەوتمە فکر کە خدایە دەبێ ئیسلام ئەوە دڕق و توند بێ کە وەها حکوومەتێک دروست بکە هەرکەس بیگاتێ بە ناوی ئەڵڵاه ئەکبەر سەری ببڕێت. هەر بۆیە وە خۆ کەوتمەوە ئیندێک متالعات و ئەوەم کرد، بەو نەتیزە گەیشتم کە باشترە من شتێک بنووسمەوە بە ناوی ئیسلام باشتر بناسین، بۆی کە ئیسلامی ڕاستین لەگەڵ ئەم ئیسلامە ڕق و پڕچین و پڕ درۆیە یەک جیات کەمەوە. هەر بۆیە هاتم بە پێشکەشکردنی ئەم پەرتۆکە کە پەرتۆکێکی هەچەند بچووکە لەسەر تەفەکوری داحشیزم و ڕوانگەی تند ئاژۆی ئیسلامی کتێبەکەم بڵاو کردەوە و لەوێدا بە یەک حەدیثانە من ئاماژە پێ دەکەم کە چاوم لە فەرمایشتەکانی پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم، گەشتم بەو قەناعەتە ئەمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لعنەتی لێ کردوون لەم فکرە. زمانی پێغەمبەریش بوونە ئەو تند ئاژۆیانە، زمانی حەزرەتی عەلی و تا زمانی حەزرەتی عەلی زژی ژنێکی حامیلیان دڕی منداڵیان بە زیندوی لە زژی هێنا دەرێ. ئەمانە حتا پێغەمبەریشیان پێ دروست نییە، هیندە وشکن. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثی مسلمدا لە ژمارە 2670 دەفەرمێ هەلەکە المتنطعون هەلەکە المتنطعون، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو زاتە پاکە بە توندی هێرش دەکاتە سەر ئەم توندڕەوانە، هەرچی توندڕەوە لە ئیسلامدا کە دەفەرمێ هەی لە ناو بچن ئەو توندڕەوانە، لە ناو بچن ئەو توندڕەوانە ئەو تند ئاژۆیانە. چون دینی ئیسلام لە سوورەتی بەقەرەدا ئایەتی 208 دەفەرمی یا ئەیها الذین ئامنوا ادخلوا فی السلم کافە، وەرنە ناو ئاشتی، وەرنە ناو ئاینی ئاشتی. ئیسلام پڕە لە ئاشتی و خۆشگوزەرانی و برایەتی و تەبایی. ئیسلام ئاینی پێکەوە ژیانە، ئاینی لێ قبولکردنە بۆ خۆشگوزەرانی مرۆڤ لەم جیهانە و لە جیهانی ئاخیرەت هاتووە. ئیسلام بۆ ئەوە نەهاتوە سەری کابرا ببڕێ بە حکمیەوە کە مسڵمان نابێت. من لەو کتێبەم ئەوە نووسیوە کە ئەمەی دەکردرێ داعش دەیکات یا هاوبیرای داعش وەکو بەروی النوسرا و القاعیدا کۆماری ئیسلامیەوانە ئامۆژاهەیەکم تێکردونە دێرەدا هەر هەموویان پێچەوانەی ئاینی ئیسلامن. ئاینی ئیسلامێ بۆ ڕەحمەت و بەزەیە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەحمەت للعالەمین ناو دێرکراوە. ڕەحمەت بۆ کۆمەلگای بەشەرەتێ، بۆ هەموو حیواناتە، بۆ هەموو ئینسانێکە بە کافر و ئیسلامەوە. دا ئەگەر پێغەمبەرێک بێ و سەری خەڵکی ببڕێ و خەڵکی بسووتێنێ و پۆل هەرچی بگاتە سەری ببڕێ، ڕەحمەتی چی؟ نەخێوانیە. ئەمانە دروست کراون بۆ لێدانی ئیسلامی ڕاستین، بۆی کە ئیسلامی حەقیقی کە بەرەو پێشوەچوونەوە هەر بەرەو پێشیش دەچێت سەدار ڕێگە پێشتریش سەردەمین عەباسەکان و ئەوانە گروههای سەید و سەمەر وەکو خەناقونیان پێدەکتن، ئەوانەی خەڵکیان دەخەنقاندن. مغەیریە و منسووریە دوو تایفەی بوون کە زۆر توندڕە و ئەو بن خەواریجەکان.
خەڵکیان دەکوش، خەڵکیان دەرفان دان خنکاندن هەبوون بۆ پێش بە ئیسلام بگرین ئیسلام ناشین کرد بەڵام ئاینی ئیسلام هەر لە ڕوشدا هەر بەرەو پێش دەچێت ئێستاژەوە دەبینین لە جیهانیشدا خەڵک پۆل دێنا سەر ئاینی ئیسلام و هەر لە گەشەکردندا و ئیسلام ناشکێ ئەو کتێبەم لە بۆ ئەوە نووسین کە لاوی کورد و ئەو لاوە فری خواردنەوە کە پێی وایە بەشێک پێیان وایە ئەوە ئیسلامە و بەشێکی پێیان وایە ئەمەی کە ئەو جورە ئیسلام ئەوە دەکات زۆر خراپە بۆ ڕوونکردنەوە و باشتر ناسینی ئیسلامی ڕاستی ئەو کتێبەم ئەو پەرتۆکەم نووسیەوە. کاناڵەکەتان شتێکی تازەیە من تازە بینیومە لە یوتیوب و ئەوانە دەردەچن بابەتی باشتان هەیە دەکرێت بە ڕۆژەفتری بکەن بە ڕۆشتریش بکەن دەکرێت بابەتی جۆرا و جۆری تێبخەن بابەتی ئاینی تێبخەن بابەتی شۆڕژگێری تێبخەن بابەتی هوەری تێبخەن بابەتی چوزانم زانستە جۆرا و جۆرەکانی تێبخەن شتێکی جوانە شتێکی سەردەمیانەیە هیوادارم کە سەرکەوتوو بن و منیش ئەوەندەی بۆم بکرێت لە خزمەت ئێوە دامەوە خۆشحاڵم کە بەرەو پێش بچێت و ئەندامی زۆر بن و ئەو ئەندامانێکی هەیتی دایان بەرابەر بن و ئینشاڵڵاش کە سەرکەوتوو دەبن.